با من لە جیاتی ئەو بۆ ڕوونکەمەوە لەوانەیە من پسپۆڕێکم لەو بوارەیە بێ ئەو شارەزایی نەبێ خەڵگەی با بۆ دایەنگا بەس کاتێک مناڵێک من خۆم لەگەڵ ئەوەیان نیم مناڵێکی 6 مانگ 7 مانگ 8 مانگ ساڵە وەختیش بیبێ بۆ دایەنگا ئەگەر دایکەکە توانای دارایی باش بێ بتوانێت خۆی بەخێویکە خەڵگەوتە 2 ساڵە مامۆستای جامیعەی ئیجازەی ویلادە دایکایەتی وەرگتۆ مناڵەکەی بەخێوکە کچی من کە خۆی لە مۆزەفە لە دائیرێ مامۆستای زانکۆی واسی لێناوە ئەو 2 ساڵە ئەساسە بناغێ بۆ کەسێتێکی کچی من اینجا کەواتە تو یەکەم شیری خۆتی نیتە بیبێ بۆ دایەنگا بەس پێم بڵێ کەس هەیە لە دنیاە وەکو دایک دڵسۆز بێ تۆ تەسەورەکەی مەلایکەتیش بنەوانەی لەوێن ئەو دادانە وەکو تۆ دڵسۆز بن تۆ لە ماڵەوە یەک مناڵە لەوێ 50-60 مناڵی لێ ئایا ئەو کاتیان هەیە مناڵم دایەنگا خراپە دایەنگا زۆر پێویستە بەڵام با تەمەنەکەی ئەگەر تۆ باری ئابوووریەکە زۆر خراپە هیچ چارەت نییە ئەڵێ بۆ خوای و کاسبێن نەکەن شیرە قوتۆکەشم پێ ناکڕێ جلوبەرگەکەش دەرمانەکەشم پێ ناکرێ مناڵەکە ممرێ لە برسا کەواتە و کاتەڵێ قیروسیا لە خۆشەویستی و عەتف و حەنانەکە با نەمرێ مناڵەکە گرنگتر هەیە بەڵام ئێستا تۆ ئەو سەبەبە و نییە ئەو هۆکارە و نییە بوو ئاوا مصڕی ئێستا وەڵێ ماڵی دایکی من ئەوە دایکم نەخۆشە ماڵی دایکی تۆ دوورە ئەم مناڵە چ گوناحێکیە هەموو بەیانەبی بە بۆی و نیۆڕۆ بیهێنەرەوە بەس جەنابە ئیشکەی حەقی خۆتە ئیشکەی من لەگەڵیام بەڵام تەمەنی مناڵەکە بچووکە کچی من بۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە ناکەیتەوە تۆڵی مەسەن ئافرەتێکمان بۆ بگرێ باشە ئافرەتێکی ئەجنەبی نەوبینیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کامێرەیان داناوە چۆن تەعزیبی و مناڵانایەن یعنی ئەجنەبیەکە جارێ زمانی هەر نییە ئەم مناڵش پێویستی بەوەی ساڵە وەختە دیتر لەوێوە زمانیە پژێ ئێ باشە بە چ زمانیم ئافرەتە قسەی لەگەڵا خۆگەر کوردیش فێر بێ کودێکی شەق و شڕە مناڵەکەش زمانەکەشێ اینجا قەت وەکو دڵسۆز نییە بەخوا لەوانێ لێی با لە کاتی خۆیان هەر خەریشی مۆبایل بێت و ئەنتەرنێت بێت و لە کاتی خۆیان نەچێ فریای نەکەوێت یعنی تۆ بیر لەو دەرەنجامانە ناکەیتەوە کچی من فەرموو ڕاستە کاک دکتۆر ئەو هەر بیر لە خۆیە کاتەوانێ بە شەو ڕۆژ ئیشەکە منیش هەموو ڕۆژێ ینی هەموو ڕۆژ و شوێ لە ماڵەوە وەک سجن کراوم لێ هاتووە بە جدی منیش بێزار بووم تااقەتم نەماوە حەزەکەم بچمە دەرەوانێ ینی تووشی ینی دڵەڕاوچێ بووم تووشی شتێک کە ئابە بووم منیش پێویستم بە ئیشە هەمە شەهادەکەشمەیە من کە شەهادەمە بێ ئاسایی ئەگەر ئیشێ بکەم ئەنجا من ئەگەر ئیشیش بکەم ینی ئەو نە مناڵەکە ئیهمال ناکەم پشتگوێی ناخەم بۆیە زۆر بێزار پشتگوێ ناخەی من تۆ چی بۆ ئیش لە هەشتی بەیانیەوە ئەگەر لە کەتی تایبەت بێخۆ حکومی نەماوە تەعینات و کەتی تایبەت تا سەعات 34 لەوێ لە 8 بۆ 4 باسی 8 ساعتیش ناگەن خاطرە دەگەن 6 ساعت ئەم 6 ساعتە لەو مناڵەوە دووری ئیتەوە بەخوا هیلاگیش تا چ لێن خوا 2 ساعت یعنی چۆن قەرەبوویەکەیتەوە کچی من ینی من زۆربەی کات جۆم لە بەڕێز بووە و توتە شەڕ لە بەچاڵی باشترە ینی منیش هەستەکەم ینی ئەم بێ ئیشێ تووشی کێشەمەکە نامەوێت زۆر لە ماڵەوە بم ینی تەسیر کاتە سەر دەرونم ئەی ئەمە ناتوانانی تۆ کە لە دەوام ییتەوەڵێن بێزار بوون لە ماڵەوە تۆ تا بڵین هەتا سەعات 2-3 دەوامە هەیە دوایی یەکتەوانێ هەفتەی 2 جار 3 جار کاکە ماڵی سیارەتان هەیە ماڵی دایکی ئەو ماڵی دایکی خۆت بیبە با شەوێ 2 شەو لەوێ بێ خۆ تۆ کێشەت هەیە بچۆ لە ماڵی ئەوان بە ئەم مۆڵانە هەیە پارکەیە بیبەرە دەرەوانێ ڕاستە ئێماڵێن شەڕ لە بەتاڵی باشترە بەڵام تۆ ئەتوانی بەتاڵیەکە و پڕکەیتەوە بە شتی تر کچی من چەندها بەرنامەی بەسووتێ لە رادیۆ و تەلەڤیزۆن چەندها کتێبی بەسووتەیە ئەتوانی سەدان کتێبەیە هەر بە زمانی کوردیش نووساوە لەتوی زانکۆ بێکیت عەرەبی میزیەکەشە تا ڕادەیەک باشە ئەتوانی سەر چاوانە بخوێنیتەوە بۆ پەروەردەی مناڵەکەی ئیسفادەی لێ بکەیت بۆ تێگەیشتن لەگەڵ هاوسەرەکە ئیسفادەی لێ بکەیت یعنی لێرە دەکرێت تۆ ئەو بەتاڵی و ئەو حاڵەتەی نائاسایی کە لە ماڵەوەتە خۆ من نەموتم میش لەگەڵ تا مناڵم سجن بە لە ماڵەوە دانیشە بەڵام کامە چیە بۆ ئیش تۆ بۆچی ئەو بابێگەێنێ بۆ ماڵی خزم و کە سوکارێ با ئەوان بێن جارجارێ کە سوکاری بێن شەوێ لای تۆ بن بە ڕۆژ لەگەڵ تا بن مەشغوڵ بە خوشکە کە سوکارە نییە بێن سەردانە بکەن یان یەتوانێ و حەلانە بکرێت تۆ چیڵی قوربانجان دکتۆر بەڕاستی من تا ئێستا ڕێگری شوێنێکم لێ نەکردووە هەر کاتێک پێویستی بە دەرەوە بوو بێ حەز بکە شەدە دەرەوە هەوایەک بگۆڕێ ئیتر بەیەکەوە بێ یاخو بەتەنها قەت ڕێگریەوەم لێ نەکردووە دوای ئەوە بەڕای من کاتێک کە تۆ هاوسەرگیریەکەیت و ئەبیتە خاوەنی مناڵ ئیشی ژن ئەوەیە کە خزمەتی مناڵەکەی بکە خزمەتی مێردەکەی بکە خزمەتی ئەو ماڵە بکە کە تایەژی بەڵام ناکرێنی لە هەفتەیەکە لە 7 ڕۆژە من 5 لە دەرەوە بم ئەی من کەواتە بۆچی ماڵم هەیە دوای ئەوە یعنی ئەوەنەی گوێ لە قسەی خزمەکانی ئەگرێ ئەوەی گوێ لە قسەی دراوسەکانمان نەگرێ ڕۆعێکی گوێ لە قسەی من بگرێ تووشی هیچ گیر و گرفتێ نابین بۆ گوێ لێ ناگری یعنی تۆ تەسەوورەکەی دراوسێکە و یا ئەو ڕەفیقانەی لە زانکۆ بوون
لە هاوسەرەکە و دڵسۆستر بێ. ڕاستە وەڵی من زۆر بیرکردنەوەی ئەوم پێڕاست نییە یعنی هەستەکەم ئەو زۆر بە چاوێکی کەم یعنی سی ئافرەتەکات یعنی ئیشی سەرەکی ئافرەت تەنها لە ماڵەوەیە یان بەخێوکردنی منداڵ تەنها لە ئەستۆی دایکە ئەی باوک ئیشی چییە؟ باەک پرسیاری لێکەم کچی من بۆ تۆش و بۆ بینەران باوەڕوونکەمەوە هەندێک شت هەیە خی گەورە دیاری کردووە من و تۆ ناتوانین دەستکاری بکەین بایلۆجیا با بڵین دیاری کردووە کچی من تۆ ڕەحمە هەیە پیا و ڕەحمی نییە کەواتە ناتوانانی تۆ بڵێ من ئەم جارە سکێکم هەیە و تۆ بێ جارەکەیتە تۆ مناڵێکە بێ سکێکە بێ ناتوانانی ئەمە خۆ یەکسانی ڕۆ بەدەست من و تۆ نیە وەل مەحاڵە تۆ ئەتوانی شیربەی بە مناڵەکە و ناتوانێت شیر بە مناڵەکە لەبەرەوە ئەرکی بەخێوکردن ینی شیرپێدان دایکە بەڵام باوک ئەبێ هاوکاری تۆ بکە یارمەتی و بە چۆن تۆ لە ماڵەوانەیە کۆمەڵی شتێ لە سەرشانتە ئەویش لە دەرەوە کۆمەڵی شتێ لە سەسانێتی بەڵام کە هاتە ماڵەوە ئەبێ هاوکاری تۆ بکە بەس لێرە ئێمە باسی مناڵەکە ئەکەین ئێستا کێشەکە ئەگەر ئەو مناڵەتان نەبووە خوشکی من وەڵی من هەر ئەسڵەن داژ نانیشتم لەگەڵتانە ڕێک بەو مەوت برام تۆ ناحەقی لەم ئافرەتاکەی زانکۆی تەواو کردو با بڕۆ ئیشە بکە پێویستە بە پارەکەی نییکا بەخێر یا بە کەسوکاری بۆ نمونە هەزاران داماوە کەسە بەڵام تۆ ێستا کێشەکەمان لەسەر تۆ نییە ئیشەکە کێشەکە لەسەر مناڵێکە لە بینتانە 1 ساڵە ئەم 1 ساڵە ئەو وەڵێ من پێویستیم بە پارەی ئەم نییە لە هیچمان کەم نییە هەموو پێداویستیەکانم بۆ دابین کردو بگەڕان با بچێ بگەڕێ نازەچی بەڵام من لەگەڵەوەیانی مناڵەکەم بفەوتێ مناڵەکەم بێبەش بێ منەگە دایکی حەقیقی خۆی مناڵەکەی لە باوە شابێ شیری خۆی بادێ من بۆ شیری قوتوی بەمێ منەگە دایکی خۆی مناڵەکە من بۆ ژنەبیەک بێنم 4 کەلیمە کوردی نازانێ مناڵم چۆن بەسەرەوە بەجێ بێڵم وە زۆر شتیش کراوە ڕووداوی کارەسات لێ ئەیان حەزابیە نیهمالیەکەن بەخوا سەعاتێ بگرێ ناچێ بەستۆ جەرگی دەسووتێ دایکایەتی غەریزەی دایکاتی پاڵە پێوەنێکچی من فەرقی هەیە لێرەیە یعنی ئەو کێشەکە لەسەر ئەوەیەوە نییە تۆ ئیش نەکەی قوربانجان تۆڵی چی ئەوڵێ من بۆ ئەڵێ ئەرکی پیاویشە هاوکاری بکە بەس من بۆم ڕوون کردەوە من لە ناحی دەرونیەکەیەوە خۆ پیا و ڕەحمی نییە مناڵی بێ ئەگەر وا بواە وەڵاقەی چێکە پیا و سکێکی بکردا و ژنی سکێکی بکردا و یەکسانیە وەڵام تۆش ئەمڕۆ شیر بە مناڵەکە پیا و شیری نییە خۆ ینی لە سەڵاتی من تۆ چیە ئەوە پێڵێن ڕۆلی سێکسی دەوری جنسی جێندەر هەیە جێندەر لایەنە کۆمەڵایەتێکە ڕۆلی کۆمەڵایەتیە ئەوە تۆ ئەو یەکسانن لە ئیشکردنەکە یەکسانن ئەوە ڕۆلی کۆمەڵایەتیە بەڵام مشکلەکە ئێستا تۆ ڕۆڵەکەی تۆ وەکو شیرپێدان ئیشی تۆیە و بڕۆ نەکپرسێ هەر قسەی من حەزەکەی خوشکی من دوای ئەوەی کە لەم چاوپێکەوتنە بڕۆ پرسیارکە لە 1000 دکتۆر پرسیارکە لەو هەزارەیەکی وتی شیری قوتو باشە بیێرە بەڵام من پێ دەڵم تۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە و بکەرەوە مناڵەکە و کەسێتێکی سەرکەوتووی هەبێ دەرون دروست بێ باشترە یا تۆ ئیش بکەی ئەبێ بیر لەوە بکرێتەوە باوکە جان فەرموو ڕاستە کاک دکتۆر یعنی ئەم زۆربەی کات هەرە و قسەیە کات من وا هەستەکەم ئەو منی لە مافی ئیشکردن بێبەش کردووە هەر کاتی خوشکەکانی خۆی بچێ بۆ ئیژیان بە دوای ئیشێکا بگەڕێن ئەم خۆی هاوکاریانەکە یعنی بەڵام هەچ کاتێ من بمێ بڵێم ئیشێکە کەمیان ئەچمە دەرەوانەیان شتێک قسە ئەکات بۆڵە بۆڵەکات یعنی بۆچی ئەو جیاوازیە هەیە یعنی بۆچی ئەو هاوکاری خوشکەکانێکا بۆچی وانە بۆ من بەسە بۆ حەقی بە خوشیەکە و ئیشکە حەقمای بە هاوسەرەکە و ئیشکە ڕاستە کاک دکتۆر ینی کاتێکە ئەو هەم پێویستیان بە شتێکە بیا پێویستیانەوەیە کە ئیشێک بدۆزنەوە من هاوکاریانەکەم بە پێی توانای خۆم بەڵام بۆچی لەبەرەوەی یەکەم خوشکەکانی من هەرە مناڵە بچووکەکەیان لە پەیمانگە کەواتە لە تەمەنێکی 19 ساڵ بەڵێ یعنی هەرە مناڵە بچووکەیان لە پەیمانگایە بۆی بارودۆخی ئەوان زۆر جیاوازترە لەگەڵ بارودۆخی ئێمە لێرە شاکە بۆشە باسکرد و لێرە شای لە نامەکان و چیوتێکیان هەر مناڵی نییە وابزان شوی نەکردووە بەڵێ ینی ئەمە فەرقەکەیەک چی من ئاخر لێرە ئێستا من لەگەڵ تۆ خۆم مقارە نەکەم بێ شتەکانمان یەکسان بێ نابێ من تەمەنم لە تۆ جیاتر بێ توخمەکەی من جیابێ کۆمەڵات جیابی بم خۆم ناکرێ مقارنە لە بینی دوو شتا کرێ وەکو یەک بن ئێستا تۆڵی هاوکاری خوشەکانێکە ئەڵێ گەر خوشەکەم وەکو ئەم ئێستا ئەم شووی نەکردایە بۆ نمونە من شاوکاری مەکرد ئەگەر مناڵەکەمان ێستا لە پەیمانگا بووە پێویستی بە شیری ئەم نەبووە پێویستی بە سۆز و خۆشەویستی نەبووە با بچوە ئیشەکە بکە وەڵای قسەکان منطقیە کچی من یاخە تۆ ئێستا خۆ مقارە ناکەی بۆ خوشەکانی ئەو یعنی ئەو تاوانبارەکەی کە یارمەتی ئیشی مانای وایە ئێستا پێچەوانی قسەکەی پێشوتە کەوتێ ئەم دژی ئافرەتە و ڕقی لە ئافرەتە ئەی خوشەکانی ئافرەت نین ئەی بۆ ڕقی لەوان نییە یعنی و حسابی بارودۆخەکەی کیلۆ خاتونجان فەرموو وایە بەس ئەبێ ئەویش یعنی هەم لە ڕووی ئەوەی کە من لە ماڵەوە بێتاقەتم بێزارم ئەویش هاوکار بێت هەر ئەوە نیە یعنی من هەر
مافم نییە لە ماڵەوە تەنها مناڵ بەخێ بکەم حەزەکەم منیش ئیشێ بکەم داهاتێکی خۆمم هەبێت حەزەکەم سەرمایەکی خۆم هەبێت یعنی چاوم لە دەستی کەس نەبێت پێویستم بە کەس نەبێت بۆ ئێستا ئەم پارەت نایەتی ڕەزیلیەکە بەشە بۆ ئەوەی کە پێویستیەتی ڕۆژانە تۆ پارەی بۆ دانانی بڵێ ئەمە 20,000 با لاو بێ شتێکی دەوێت تۆ شتەکانی تۆ مناڵێکی یەک ساڵانی هەبێ ئەکیید مەشغوڵ لێبێ لەوانەیە نتوانێت بچێ خۆی شت کڕێ شتەکانی ژێنیتەوە بەس پارەیەکی لەژێر دەستا وەکو بڵێ چۆن لە حکوومەتاڵێ نەسرەیەکەیە شتێکی لە بەدەستا دانانی پێداویستی شتێکیە ببێ ئیشەگەڵەوەم بۆ بکڕەوەم بۆ بێنەوەی نییە کاک دکتۆر نەک ڕۆژانە بەڵکو سەرچاوی دارایی من کە کاتێک مەعاش وەرەگرم یا ئەو پارەی کە دەست مەکەوێت لەژێر دەستی خۆیەتی یعنی وەزیری داراییە لە ماڵەوە ڕێک یانی بڵێ وەزیری دارایی لێ هاتووە لە ماڵەکەی بەبێ ئەوەی کە من هیچ بپرسەوە ئەم پارەیە من پارەی نەوتە بۆ دیە پارەی ئیشگرنە بۆ دیە پارە تۆ بۆ تەوزیعی ناکەی بۆ بەکاری نایەنی یعنی تۆڵی منە بێت داهاتێکی خۆم هەبێ نیە ئەی ئەگەر بێت و ئێستا تۆ بڵێ معاشەکە و لە دەرەوە چەندە 500,000ەوە نییە ئەگەر ئەم 500,000 بۆ بخاتە ڕقمێکی حسابی بانقەوە بە ناوی مناڵەکەتانەوە بە ناوی تۆشەوە نەبێ نەوەک دەریبێنی لە پڕبەشتی لاوەکی و خەرجیکەی مناڵەکە و جەرگتە ئەگەر ڕقمێکی حسابی بکاتەوە من پێش نیازە خۆیتەوە لای ئێوەی بڕیار مەسەلەن بە ناوی مناڵەکەەوە من خەڵکی ناسم مناڵێکی پشکۆلیان هەیە بە ناوی ئەوە کردویانێتەوە بڵین یا بە ناوی خۆیەوە بەڵام بۆ ئەو مناڵێ پارەکەی لی نووسیوە ئەمە پارەی ئەم مناڵەیە کە من هەر شتێک بوو شتێکم لێها ئەم پارەیە مڵچیەمە و دوو شایمجایەکە بۆ کوڕەکەتە بێ کچەکەتە بێ بۆ ئەو مناڵەیە و بۆ داهاتوش و مستەقبەلێتی ئەو پارەی کە تۆ دەست دەکەوێت ئێستا بۆ بخاتە بانقێکەوە هەتاوەکو مناڵەکە و تۆزێک گەورابێ وازدە و فکرێ هێنی قەناعەتی لا دروستە بێ والله خۆ شتێکی خراپ نییە ئەوەش ئەوە زمانێک حەزەکەی لە بن بە شاید هەر لە بانقاینەکەی بۆ بکە کاکە ژێمە شایدیەکەی نەڵێمە پارەی مناڵەکەتانە ناوی چێ ناوی چێ مناڵەکەتان ناوی لاسە لاس ئەمە درێژ بێ ئیشەڵڵا بۆ نووسین لاس دوای خەزالێکشی بۆ ێنی لاس و خەزالە چ شتێکی ئەوانەیە لە قسەی کوردیا بۆی دانین بۆ خەزارەکەیتی ئەوەی لە کوردەواریە لاس و خەزار لە شتێکە خە بیستڵە لە بیر منەوە شتێکی وام بەرجۆ کەوتووە باشە پرسیارێک لە تۆ بکەین و پرسیارێکی کرد منیش وتم ئەگەر بێت و هەمان ڕێی هەبێ من ڕێی ترمەیە ینی تۆ لەگەڵ ئەوەیە ئیتر خۆ مناڵەکەشتان گەورە بێم هەر لە ماڵەوە بێ ئیش نەکات نەخێر کاک دکتۆر من لەگەڵەوەیان نیم من چۆن پێم خۆشە بۆ خوشکەکانی خۆم ئیش بکەن بەڵام کاتێکە یەکێکیان مناڵی نییە یا ئەوەی تریشیان کە مناڵەکەی گەورەیە لە تەمەنێکی کایە کە پێویستی بە زۆر شتی دایک و باوکی نییە منیش لەگەڵ ئەوەیان باشە ئیش بکە بەڵام ئێستانە لەم بارودۆخی ئێسایانە لەم زروفیانە بەڕاستی ئێستا کاتی نییە ئەم ڕێگیریە کە لە هاوسەرەکە دەکەی بۆیە تا مناڵەکە و ئەگاتە تەمەنێک کە ینی نەپێویستی بە شیری ئەم هەبێ نەپێویستی بە سۆز و خۆشەویستی ئەم هەبێ و کەوتێتە سەر پێوە کوواڵێ پەڕووباڵی دەرکردوێ ڕێگوەکو ئەوەی وت ینی پێویستی بۆ سۆز و خۆشەویستە نەبێ کە ئێستا بەڕاستی ئەوەی دەنوزانەکان هێڵێن ئەوەی ئێمە لایەنە 5 ساڵی یەکەم وڵی ئەساسە بۆ شخصیت بەڵام 2 ساڵی یەکەم حتاون یاڵێ 2 ساڵ یەکەم ئیجازە ویلادە خۆ حکومت بە لازمەیدانە نا ئافرەت پارەیەتی ڕاتە ماڵەوە لەبەر مستەقبلی مناڵەکەیە لەبەر پێداویستی مناڵەکەیە بەداخەوە من نامم بۆ کەیسی وا هاتۆتە لامان وڵی ئێستا منەوە ئافرەتە بە تاوانبارە زانم کەوای کردووە دوای ئەو زانیاری کاک باوان هاتووە پیاوەکەیڵێ واللهی چەند هەوڵێن شیری خۆی نایەتێڵێ نەوەڵام شیری خۆمی نایەمێ شیری قوتوێمێ بۆ ئەوی جسمم تێک نەچێ ئی باشە بۆ شوو کرد ئەمە تاوانە تۆ شوو بکەیت وەڵام نەمێ جسمم هەر بە ڕەشیقی بمێنێتەوە شوو نەکردایە کچی من مناڵی نەخسە ئەو مناڵە مەسئولیت تێ لەسەر تۆ ئەی خوای گەورە سنگەی بۆ ئاوەتەوە بۆ شیر بۆ پیاو شیرینە ئەبێت تۆ بییتێ تەواو مەسئولیەتی تۆیە تێگەشتی کچەکەی من یان ئەوەی کردە ئێستا هەڵە بۆ یا ڕاست بووە گەشتم تان هاتمەوە پرۆگرامەکەی توانی درکم بەوە نا بەخوا منەوەی ئەو یەکەم جارە بیبیستم خوا شاهیدە ینی نەک تۆ تازە بێ بەنیسە نیشۆ تازە بوو کە ئەو بەکتریا شتانن لە شیری دایکا هەیە بەڵێ بەڵام ئێستا تێگەشتم یعنی ئیش لە پێش مناڵەکەەوە نییە مناڵەکە گرنگترە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانانەش بە جدی زۆر هاوکارم بوون ینی ئێستا جەنا بەگەشتی تەو قەناعەتە دوای ئەم ڕوونکردنەوە قسەیان بە ڕێزانە و ئێمە کە ئەو فکرەی کە لە مێشکتا بوو بۆڵە بۆڵ و کێشە و ئەم بەسە زمانە لە ئیژاتۆتەوانێ تک وەکو هەر لەسەری بێ ئیشم دۆزەرە ئیش و وای لێ هاتە بۆڵێ نێمە ماڵەوانێ ئێستا گەشتی تەو قەناعەتە لەم قۆناغەیە مناڵەکە و مستەقبەلی مناڵەکەت و پاشە ڕۆژی با بڵێن کزەی جەرگەکەتی ناوەنێ جگەرگۆشەکەتی ناوەنەی گرنگترەوە نیە بەڵێ واشتوانی کچی من
هەل لە ماڵی خۆتانە من داواکارم لە بەڕێزیشق محاولە بکە مادەم شوێنتان هەبێ لەوێ ئەتوانی شوێنێکی بۆ دابین کەی توی تبزانە حەزی لە چییە بواری سوۆڕێکی و خەیاتیە لە زەراعایە لە ئیشی هوەریایە لە خواردنایە لە چیایە ئەو ئیشەیەڕیکە ئیشێکی دەستیە خۆتی پێوە مەزغوڵکە هەم بێ ئیشەکەت ئەوی شەڕ لە بەتاڵی باش دەکەوتێ هەموەش لە کۆڵە بێتەوە هەم ئاگاش لە مناڵەکەت بێ لە نزیک خۆتەوە بێ هەم گریا فریایەکەوی نەک دادەیە بێ بە سەعاتێکیش بگیریا نەچێ بەلایەوە هەم بێ ئیشەکەش لە کۆڵە بێتەوە هەم مناڵەکەش و دەوداکەوێت سەر بێ ئەو کاتەیتر یا تەتەور بە ئیشەکە دەیبێتە دەرەوە یا لەوانەیە هەر لەسەریشی بەردەوام بی قوربانجان دوا قسەی جەنابێ دکتۆر زۆر سپاس بۆ تۆ بۆ بەرنامەکە و کە بەڕاستی سوودێکی زۆر زۆری هەبوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئێمە کە یعنی زۆر دوای گفتوگویەکی زۆر ئێمە هەر نەگەیشتنە چارەسەرێکە بتوانین هەردووکمان قەناعەت بین و هەردووکمان کۆک بین دەستکە عەقڵی سێ کەس ئەوە منیش هاوکاریم ئەوەش دە کەس دەوێت پێنج شەشێکیان هاوکارتان بوون ئەم فکرانە خۆی ئینسانەکە لە چیەوەیە ئەم خاتونە ئێسا بۆ شیری خۆم ئەگەر بیزانیا شیری خۆی ئەو ئێسا بۆی دەرکەوت گرنگترە لە شیری قوتو بەخوان نەیەس و زوڵم لە مناڵەکەی بکاتشە جەرگێتی شیری قوتی باتی ئەوی زانیوە یەک شتە بەڵێ و منم لێرەوە نەک هەر بەڵێن بە ئەو بەڵێن بە بەڕێزی شبم کە ئەگەر ئیشێک لە ماڵەوە بتوانێت خۆی حەز بکات بەڵام گەورەترین کێشەی من ئەو بکە ئەو مناڵە لە سوز و خۆشەویستی دایکی بێبەش نەبێت لە ئێستا لە خۆشەویستی بێبەش دابێ سلفەیەکی بچووکی بەرێ و نێ حکوومەتە یا بە خەڵک سلفەیەکی بچووکی بەرێ بە ئەدەوات و شتی پێ بکڕێ ئیش بکە تۆ شاوکاری بکە بیبەرە دەرەوانێ جەویش بگۆڕن جارجارێ خزم و کەسی تۆ سەردانی بکە ئەو کە بۆ ئەوەی ئەو خەمۆکیە و کەئابەی کە هەیەی کە ئەو باش بوو تۆزی تر ناڵی بە تەما بوو منێمە ماڵەوە حەزەکەم زووتری ژێیتە ماڵەوە باشە قوربان دڵنیا بە دکتۆر لەو شتانە هیوادارم ئینشاءڵڵا هیچ لە مێشکی تۆیە فکرەی غەڵەت نەما بێ کە فکرەی غەڵەت مەبەستمە شتانە بە ڕوونمان کردەوە و ئینشاءڵڵا ئیشی ژەکەیت و مافی خۆشتە بە پشگیری شەکەس دەکەیت بەڵام با مناڵەکە و زەرمەند نەبێ با مناڵەکە و نەبێ بە قوربانی ئەم حەزەی تۆ چێ پێداویسی بە تۆ هەیە لەم کاتەیە هەشە مامۆسای زانکۆیە مامۆسای ابتیدایی نازام چییە ئەوە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێ واز لە ئیشەکەیێنێ لەبەر مناڵەکەی 2 ساڵێتەوە ماڵەوە تۆ خۆ لە ماڵەوەی کچی من ئەو ئیشەش بکەی ئینشاءڵڵا من دڵنیام سوود بەخشە بن هیوادارم لەم دەقەیە بەدواوە خەندە بگەڕێتەوە بۆ سەر لێوەکانتان خۆشی و بەختەوەری بگەڕێتەوە بۆ ماڵەکانتان